بەڵێ بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش خۆتان دەزانن وەرزی سەرما کە سەرمادەی خواردنی کوردەواری و هەروە لەگەڵیشیدا چای داران چێژێکی تایبەتیەیە بێ ئێوە ناخۆش من سەر و پێشم خواردەوە بەو بەیانیە زووە و چاشم خواردۆتەوە و ئێساش لە یەکێک لە چایخانەکانی ڕانیەین کە چای دارانی هەیە لەگەڵ هاتنی سەرما خواستی هاوڵاتیانیش بۆ خواردنەوەی چاو و خواردنە کوردەواریەکانیش زیاد دەکا هەرچەندە ویسمان لە کۆنتترین چایخانەوە بکەین بەڵام بۆمان نەگونجا بەڵام لێرە لەلای یەکێک لە چایچەکانین کە چای سەر خەڵوز و چای دارانی هەیە و خەڵک بۆ بەیانە زوو ئەگەرچی بارانیش ئەگەر هاوکارم محەممەد بتوانێت دوای دیمەنێکیش پیشامدا خەڵک دێن بۆ چاخواردنەوە و چای گەرم دەخۆنەوە شیر دەخۆنەوە لێرە خواردنی نانی بەیانیش هەیە لەگەڵیدا نانی بەیانیش دەخۆن دەمەوێت لەگەڵ وەسا مستەفا سەبارەت بە چا قسە بکەم بزانم لەگەڵ هاتنی سەرما وەسا سڵاوت لێبێت لەگەڵ هاتنی وەرزی سەرما ئەگەر بێ ئێرە دووکەڵەکەشی زۆرە سەر کۆلانە بەخوا چاومان بۆ هەڵنایەت لەگەڵ هاتنی سەرما وەرە ئێرە تا چەند خەڵک هەیە بێت بۆ چاخواردنەوە چ کاتێک وڵە باش لەخوا بەزێ بەس تایبەت بەیانیان ئەمە نان و ماست و کولێرە و ئەو شتانەمانەیە تەقریبا نەوە خواردنمانەیە خواردنی بەیانیمان زۆر شتەیە بەس بە تایبەتی بەیانیان خەڵک دێنان و چاوشتی دەخوا لای سەعات و ئەوانەش تەقریبا باشە خەڵک تا مەزرۆی چایداران تۆزە تایبەتە ڕاستیەوە چای غازی نییە چایداران تایبەتمەندێکی خۆیە تایبەتە زۆر بە تامور چێژە خەڵک زۆر پرسیامانەکە بۆ چاکەی دەڵێن ئەمە چامانێەوە چی احتیاطی لێ دەنین و بەس بەدارانە زۆر جیاوازە باشە لە زۆر شوێن هەروەرە ئێرەوە سا ببوورە لە زۆر شوێن چا با بڵین تایبەتمەندی خۆیە هەیە دەڵێ خەست دەخۆمەوە هەیە دەڵێ با بڵین کەم ڕنگ دەخۆمەوە لێرە لە دەڤەری ڕاپەڕین لە ڕانیە خەڵک حەزی لە چ جۆرە چاکە بۆندار بێ بۆن ڕامەت دێوەرە وەڵی ڕاستی ئێستا زۆر کەس چای حەزی لە چای فرێشە چای بێ بۆن و بێەوە ئێمە هیچ شتی ناکەین چاکەمان فرێشە تایبەت بەسە خەڵکی منتیقیمە بە هەم وەسەد دەخۆن چای وەسەد منتیقی قەڵازێ ڕوون دەخۆن سلێمانی منتیقی سلێمانی هەموو بەڕێک دەخۆن چای بەڕێک دەخۆن ڕەش دەخۆن بەس منتیقیمە چای ڕوون وەسەد دەخۆین منتیقی لای قەڵازی چای ڕوون دەخۆن جا بسبب بالبناسبة قصر زي أجا استدي كسيك دي خصام كيكسر زب تاعك بودي ذاكم ريد زام خدمة ذاك سليمان خصام كبرنج بودي ذاكم خلاص خصام كذا روني بودي ذاكم وەستا مشتری تایبەتە تێ زۆر چا بخواتەوە هەیە تا چەند چادەڕ بەڵێ سێ مشتریمان هەبوون تورک بوون پێش ناخواردن پێشەوەی نانی بخۆن تەخریبەی سێ دانە بوون یەکی 12 چانەوە 36 چانەوەرەوە تەخریبی بۆ 50 سا 6 سای دەڕۆشت دەیان خواردەوە زۆر هەر سەرماڵ نەدەوسێ هەر سەرماڵ نەسێچە ڕاستی ئێستا مشتریمانەیە بەس پێی عەی بە زۆرەوە ڕۆژی 10 چای دەخوا بەس دێ 2 سان دەخوا دەڕوا 2 چایکە دێ ئاوا دێ دەخوا چایەکە مەز نەگڵەمە وەڵا بڵێم وەسفیکەم یان شتێکەوە بڵێ بەس تایبەتە هەر چای دارە بەخۆی تایبەتە بەیانیان چ کاتێک چا حازرەکە خەڵک بێت ئەمە تەقریبەی سەعات 3 بۆ خۆم دێم سەعات 4 چامان حازرە زاو دوای پیاوانە دێن کولێرەمانەیە کولێرە بە قیمە هەیە بەهێرکێ بە پەنیرمانەیە ماستمانەیە لۆرکمانەیە قەیماغمانەیە لەگەڵ زما و کولێرەکانمانە عەفوو بوورە ئەنواع کولێرەمانەیە ئەمە بەیانیان بە نان و ماست و بە لۆرک و بە پەنیر و بە هەموو شتێکی خۆماڵی یعنی ئەگەر کەسێک کات لێرە هەتا نان و چاکەی دەرخوار نەدەن ناڵ وڵا زایان مشتریان تایبەتمانەیە ئێستا ئەو شتانە تا ماڵە عازر ناکرێ بەیانیان کابرا لێرە نان بۆ جاری و عایلە دێن هەر تایبەت عایلە دێن لە ماڵە ڕادێن بۆ ئێرە لێرە نانەکەی دەخۆن هەر ماڵی شەنێرێ نەگوڵێ مسافیر بن ئەو جەوەکە بارانە و خۆشانی سەرمایە خەڵک زیاتر دێت بۆ چای بەڵێ بەس زیاتر ئارەوەڵە دەوێت دەپرسێ زیات کەم لە قاوە و نیسکافە و لە شیرۆشتان دەپرسن دەبەت چایەکە زۆر دەڕوە چایەکە سریحترا ئێمە لە دێر زمانەوە چا دەخوا بەڵام ڕەنگە تازە ئاشنا بن یعنی ساڵانێکی زۆر نەبێ ئاشنا بن بە قاوە یعنی قاوە بە شەک نییە لە کللتوری ئێمە نا بۆیە ئاخە بۆیە ئەمە عەزمانە زۆر لە قاوە نییە تەقریبا یەکەی دۆستە میسڕەکان و تورکوانە چای قاوەی زۆر بەکاردێن ئەمە قاوەکان ئەمە چای بەکاردێنین چایەکەش هەرچی جوێن بە دەڵێن چا باشترین شتە
بە تایبەت بۆ مێشک بۆ خۆ کەسانی دەخۆن هیچ زەرەدێکی نییە بڵێن سا بڵێن زۆر خواردنەوەشی زەرەدی نییە وەک قاوەنی قاوە زۆر خواردن زەرەدیە نیسکافە تەقریبی زەرەدیە هاوشتانە ئەمە قەرزایی تو بەخێر هێر بەخێرەی وەستا هەیە مەسەلەن تایبەت بڵێ وڵا لەبەر ئەوەی چای دارانە لەبەر ئەوە دێم هەر زۆر 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 عایلە دێن بە تایبەت بە چایەکەی بۆ دناسا من زۆربەی عایلەکان کە دێن بۆ ێرش زۆربەی ینی چۆن دەڵێ خەڵکی ناو شاریە ئەوە نییە مسافیر بن بەڵێ باش وەستا بەس وەکو باست کرد وابزانام قاوە و شتانە نییە زیاتر بەس زیاتر چامانێمە زیاتر چای بەکاردین ڕاستی هەرە وەڵا باشە لە چ کاتێکدا خەڵک زۆر دێن بۆ تایبەت بەس عەسران نوێژی ئەسری دیباندا خەڵک زۆر زۆر چای دەخواتەوە زۆر زۆر چای دەخۆنەوە یعنی تقریبا شەکەمانگەیەک دە چا بڕوا سەعات سێوانە سەعات چوار تقریبا عەسرانەوانان تقریبا دەبێتە 50 چا دەڕواوە تقریبا هەرە وەڵا یاڕی باستەکەم سەرکۆ لانە وەکو وەستاش باسی کرد چای داران تایبەتمەندی خۆی هەیە خەڵکێکی زۆر دێن بۆ چا خواردنەوە ئاگرش زۆر خۆشە هەرچەندە بۆنی دووکەڵەکەی بەڵام هەر خۆشە ئەوان لەبەرەوەی خەڵکی ئێمە زیاتر با بڵێن چا بەشێکە لە کلتوری ئێمە زیاتر چانێ کەمتر قاو و دیسکافە و خواردنەوەکانی دیکانێ وە لە تەنیش خۆشیان ئێرە بە شێوازێکی کوردەواری ڕازاندویانەتەوە خەڵک دێ نانی لێ دەخوات و لە دوای نان خواردنەکەی چا دەخواتەوە لە خوێنی یان با بڵێن پێش نان خواردنیش چا دەخواتەوە و ئێستاش کە سەرمایە و با بڵێن باران دەبارێت خالید ئەڵەم هەرچە لە دوای سەر و پێش چاخواتەوە نییە بێگومان بەخوا سەر و پێخە سەر کۆلانە ینی سەر و پێەکە نەگەیشتە سەعات حەوت ینی تەواو لەبەرەوەی خەڵک بە مەنجەڵی گەورە بۆ ماڵش دەیبردەوە ینی هەندێژنێ لەوانەیە نەزانێ لەگەڵ ڕێزم بۆلانە و بۆ خانمەکان هەندێژنێ لەوانەیە نەتوانێت ئامادەیکە یان شارەزایی نەبێ بەڵام زۆر کەسە بوو بە مەنجەڵی گەورە بردیانەوە باڵین لە بەرەوەی خۆت دەزانی لەسەر خالی دەڵێن کە خواردنی چەورە خۆیت و مەڵاش تۆزە چەوە بوو دوای ئەوە چای بخۆیتەوە زۆر بەلەزەکەوە نییە بێگومان کار کورد خۆتان دەزان کورد عادەتیشی وایە کە نانی خوارد دایمە حەز لە چا خواردنەوە دەکات ئەگەرچی بە تەمەنەکان پێش ناخواردنیش بەیانیان کە هەڵدەستن چا دەخۆنەوە بەشێکی زۆریان بەتایبەتی لە سنووری ئێمە بەڵام لەگەڵەوەدا خۆتان دەزانن چا بەشێکە لە کللتوری هەزاران ساڵی ئێمە و زۆربەی وڵاتانی دنیاش لەوانەیە گرنگی پێ بدەن بەڵام لە کووردا زیاتر گرنگی بە چا دەدرێت اینجا قاوە و جۆرەکانی دیکە ئەم چاشکە لەسەر دار لێدەنرێ دارەکانی چیاکانی ئەو بەڵێ لەگەڵەوەی کە ئەو ئاگرە خۆشەش لەلاتەوەیە هەر لەو لاشۆ چاکە بە خەڵ و زووەوە دروستەکەنیان چۆن سەرکۆ لێرە ئەمەدانراوە دوای کە دەبێتە خەڵوس با بڵێن چاشی لەسەردادنین ئەوەی تەنیش خۆم نازام لەبەر لە شوشەکەدا دیارەیاننا داری گەوریان لێدانا بوو ئێستا بووە بە خەڵوس بەس خەڵوزەکە لەگەڵ با بڵێن کۆلکەدارێک ئێمە پێی دەڵێن کۆلکە لەگەڵ کۆلکەدارێک لە ژێر کەتریەکان داماوەتەوە هەمووی بەدار لێدەن ڕێغاز بەکار نایێنن بۆ ئەوەی تام و چێژێک بدا ئەو دوو کەڵەش کە دەچێتە چاوتەوە بەدەم چا خواردنەوەوانە یعنی سەردەمی بەر ئاگردان و سۆبەی دار و ئەوانە بیدێتوانی بۆ خۆی چێژێکی تایبەتی خۆش ئەگەر نایستا خۆتان دەزانن هەمووی بووە بە غاز و لەوانەیە بە شێوازی دیکەش چا ئامادە بکرێ بەڵام چایداران خۆتان دەزانن کە دەچێت دەشت و دەرێک دەچێت شوێنێک چایدار لێدەنی هەر زۆر تایبەت و بەلەزەتە چاکێ خالی چاکەش کە دێمێکی خۆش دێنێت باشارێ ئەبینم لە دیمەنەکان ماشەڵا بارانبارین نەڕانێ شەر بەردامەوە نیە خالی جێگای دڵخۆشیە سپاس بۆ خی گەورەکە بارانی بە ڕەحمەتی زۆر باشی بۆ نردوین ساڵی پار ئەگەرچی دەڤەری ڕاپەڕین باواسی کێوەش پێی سەر کۆلانە ساڵی دەڤەری ڕاپەڕین ناوچەی بارانی مسۆگەرە یعنی هەموو ساڵێک 700 بۆ 1200 ملیمی لێ دەبارێت بەڵام پار خۆتان زان بۆی وشکە ساڵیەوە تەنیا 260 ملیمی لێباری بەڵام ئەم ساڵ بەتایبەتیش لەو 24 لە 24 ساعتی ڕابردوودا ئێستا کەمێک پێش ئێستا بەڕێبەری کشتتوکاڵ بەڕێبەری کشتتوکاڵی ڕاپەڕین ڕێژەی باران بارینی بۆ ناردم بەس تەنیا لە دوێنێ
بەیانیەوە تا ئەمڕۆ بەیانی سەعاتنۆ 100 ملیم باران باریوە ینی ئەمە جێگای دڵخۆشیە بە تەواوی پەڵەیدا زەوی تێراو بووە ئاو زیادی کردووە و یعنی بارانی ڕەحمەتە ئەمە بۆتە جێگەی دڵخۆشی خەڵک بەڕاست دەست خۆش